ئامادەبوونی سەرجەم خوێندنگە ئامادەیەکانی ناوشاری سلێمانی لە هۆڵی ویلیام یوحەنا پێشەنگەی هاوبەشی خوێندنگە ئامادەیەکان کە هۆبەی چالاکی هونەری ڕۆژئاوا سەر بە پەروەردەی ڕۆژئاوا سەرپەرشتی دەکرد پێشانگاکە کرایەوە. وەک هۆبەی چالاکی هونەری ڕۆژئاوا ئەمڕۆ پێشانگای هاوبەشی ساڵانەی خوێندنگە ئامادەیەکانمان کردەوە کە پێگاتووە لە 34 خوێندنگە و تیایدا کۆمەڵی کاری هونەری جوانی خوێندکارەکان لەلایەن مامۆستایانی بەڕێزی هونەری شێوەکاریەوە نمایش کراوە کە زۆر کارەکان جێی سەرنجی بینەران و مامۆستایان و تەنانەت خوێندکار ئامادەبووەکانی ناو هۆڵەکەشن. ئامانجکردنەوەی ئەم پێشانگایە چێبڕکەیەکە لە نێوان خوێندنگە ئامادەیەکان هەرچەندە چەند زنجیرەیەک پێشانگایکە کرا بووە پێشتر و توانراوە قۆناغەکانی 7 بۆ 9 1 بۆ 6 بە بەردەوامی بەشداری بکەن لە پێشانگاکانی پێشووترمانە. ئێمە وەکو ئامادەی سلێمانی کوڕان بەشداریمان لەم پێشانگایە کردووە. هیوادارم هەموو ساڵیان پێشانگایە بەردەوام بێت و بۆی زیاتر و زیاتر هاانی خوێندکاران بین و زیاتر هونەریان لەلای جوان بکەین. ئەم پێشانگایە هەموو ساڵێکە کرێتەوانێ کۆمەڵێ مەکتەبین کە بەشداریەکەین. ئامانجمان ئەوەیە خوێندنگەکە و خوێندکاران بەرگیەکەوتنێکمان هەبێ لەگەڵ مەکتەبەکانی تر و پێشکەوتنێکیش بۆ پێشکەوتنی خوێندکاران. ئەمە ئیشەکانیانە هەمووی خوێندکاران کردویانە. طبعاً ئیشی هەفتەیەکیان ئیشی ساڵێکیانە کە بەرهەمی ساڵێکیانە کە پێشکەشی خوێندنگەکەیەکەن و ئێمەش پێشکەشی جەماوەریەکەین. بەسپاسەوە. خوێندکارانی بەشدار بوو باس لە کارەکانیان و گرنگی ئەم جۆرە پێشەنگایانە دەکەن کە بە سەرپەرشتی مامۆسایانی هونەر کۆی کارەکان ڕێکخراوە. منە خوێندکارێک خۆشحاڵم بۆی ئەمڕۆ ئامادەم لە ئەم فستیڤالەیە و هەموو ساڵێک قوتابخانەکان ئاوا توانای خوێندکارەکان دەرەخەن. هەلێکی باشە بۆ هەموو قوتابیەکان کە لەگەڵ خوێندنەکەیانە پەرەوەن بەلایەنە هونەرەکانیشان. کارەکەی من ئەمەیە ئەم دیزاینی ئازی لەگەڵ هەنێک وێنەیە. ئەمانە شتە پێین کە جیاواز بێ بۆ نمونە دووبارە بەکارهێنانەی ئەو شتانەی کە کارمان پێیان نامێنێ. کارێکی گرنگە چونکە وەکوەزانین هەموو شتێک لە کەیەت بۆ ئێرە دووبارە فڕێ درۆژینگە پیسەکرێ. ئێمە دووبارە ئەو شتە بەکارهێنەوە بۆ کار دیزاینێکی نوێ هونەرێکی تازە. وەکو خوێندکارێکی ئامادەی ڕەنگینی کچان لەگەڵ کۆمەڵە هاوڕێکمان ئەمڕۆ هاتین بۆ ئەم پێشانگایە و ئامادەیەکەمان بە هەمان شێوەکو ئامادەیەکانی کە لەم پێشانگایە بەشداریمان کردووە. کار و چالاکیەکانمان پێم خۆشین کە ئاماژە بووم کە کار و چالاکیەکانمان تەنها لە یەک قاڵبی دیاری کراوانین. کۆمەڵە ستایلی زۆرمانتیا بەکارهێناوە ستایلەکانیشمان کاری ئەکادمین و لە هەموو چارچێوە هونەرەکانە ڕەنگی یاوەتەوە. ئێمە ئامادەی سەرۆنە هەموو ساڵ بەشداریمان کردووە لە پێشانگایە کە هەموو کارەکانمان هێناوە لێرە وەک کارێکی هونەری دەرماخستووە. کارێکی باشە کە هەموو کەسێ بتوانێت توانەکانی خۆی لێرەدا دەربخات چونکە هەموو کەسێ ئەگەر بتوانێت توانەکانی خۆی لێرە دەربخات بەڕاستی کارێکی باشە کە ئەم پێشانگایە کراوەتەوە. من خوێندکاریم لە ئامادەی مردینی تێکەڵاو بەشداریم کردو لەم پێشانگایە بۆ چێژوەرگرتن و تێکەڵاوبوون لەگەڵ خوێندکارانی خوێندنگەکانی کە ئەمە ئەبێتە هۆی ئاشناییەک لە نێوانمانە و ئەبێتە هۆی بڵاوکردنەوەی خۆشەویستی کە هونەر خۆی بەشێکە لە خودی خۆشەویستی. باخی ئەم جۆرە پێشانگایانە لەوەدایە کە زیاتر خوێندکار سوود لە ئەزمموی کاری یەکتر وەردەگرێت و لە هەمان کاتیش وایان لێ دەکات چێژ لەوانەی هونەر وەربگرن و هونەردۆست بن.